45 هەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ لە ڕۆژی سوێن خواردنەکەەوە سەرڕای ئامادەبوونی ئەوانەی پشتیوانی بوون، بەڵام ناڕەزایەتەکانیش واشنگتن و چەندین ویلایەتی گەورەی گرتەوە. ئەم خولی سەرۆکایەتیە زیاتر دابەشبوونی کۆمەلگای تیادەبینگێت. بەڕێوەبەری سەنتەری پیۆ بۆ لێکۆڵینەوەی سیاسی کارۆل دارتی بە ژمارە و داتا ڕێژەی ئەو دابەشبوونە دەخاتە بەرچاو. هەستمان بەوە کرد کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دابەشبوون هەبووە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکاندا لەسەر ڕەفتار و شێوەی ڕوانینیان. ئەم جیاوازیانیان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بووە. ئێستاش کۆمەلگەکەش دابەش بۆ تەنانەت ئەم دوو پارتە هاوکاری دووقۆڵیشان کەم بۆتەوە. خۆشیان ئەمە لە کۆمەلگەدا دەبینن. بە بەراورد لەگەڵ ڕابردوودا ڕێژەکە بە لە 6% زیادی کردووە. هەروەها خەڵک چاوەڕوان دەکات بە ڕێژەی لە 70% ئەم دابەشبوونە بۆ داهاتوو درێژە بکێشێت. خۆپیشاندان و چالاکی سیاسی و داتاکانی سنتەری پرۆ شاهدی ئەو ئەدەن کە توێژی گەن چەند کاران نێوزانکۆی جۆرج تاونیش بۆ کۆڕ و کۆبوونەوەی و چالاکی سیاسی جمەی دەهات. پرۆفیسۆر هانس نۆڵ لە چاوی خوێندکارەکانیەوە لە چۆنێتی ئەو دابەشبوونە دەڕوانێت. ئێستا دابەشبوونێکی سیاسی گەورە لە کۆمەڵدا دەبینین کە ئەمەش کاریگەری هەبووە بەسەر خوێندکارەکانمانەوە. ناوچەی واشنگتن کە بە شوێنی هەواداران دیموکراتەکان بەناوبانگە، ئایا لە هەر بڕیارێک کە بەدڵی ئەو پارتە و خەڵکە ناڕازیەکە نەبێت، ئایا شەقام دەجوڵێنێت؟ ئایا ئەو ڕەوشە تا چەند کاریگەری دەبێت بۆ بەڕێوەچوونی کارەکانی ئیداری نوێ؟ دیموکراتەکان لە ئێستادا لە خەوی هەڵبژاردن هەستاون، زیاتر چالاکن و خەریکی خۆڕێخستنن تا ئەو کاتەی دەگەنە خولی هەڵبژاردننی بەشێکی سیناتۆرەکان لە 2010دا. لە ئێستادا لە نێو خەڵکی ئەمریکا بۆ چوونێک زۆر باوە کە دەیتە سەرباسی سەرۆکی نوێ، یان زۆر بەباشی لێ دەڕوانن یاخود زۆر بەخراپی، بێ ئەوەی چاوەڕوان بن بەرنامەی سەرۆکی نوێ لەکوێدا پەیمانەکانی هەڵبژاردن جێبەجێ دەکات و لەکوێشدا دەیەوێ هەموو ئەمریکیەکان لە خۆی ڕازی بکات. من پێم وایە ئەوەی کە ترامپ دەیڵێ و دەیکات و تاوەکو ئێستاش کردوێتی گەمەی سیاسی لە نێو ئەو کەلێنەدا دەکات کە لە نێوان هەردوو پارتەکەدایە. هەوڵ دەدات پێگەی خۆی پتە بکات، هەوڵ نادات پردێک دروست بکات لە نێوان دوولایەنەکەدا. هەندێکی زۆر بەو شێوە یاریکردنەی دۆناڵد ترامپ دڵخۆشن، هەر ئەوەشیان لە ترامپ دەوێت. زۆرێک لە ئەندامانی کۆنگرێس هەندراون کە هەڵسوکەوت بە شێوەیەکی زیاتر ئایدۆلۆژیانە بکەن، بە تایبەتی بەهۆی کاریگەری ئەو هاوڵاتیانی دەنجیان پێداون یان کۆمەکیان کردوون. ئەوەش دەبێتە فشار بەسەر هەردوو لایەنەکەوە کە نەتوانن پێکەوە کار بکەن. لە دنیای سیاسەتدا پارتەکان لە هەوڵی ئەوەدان کۆمەلگا بەسەر خۆیاندا دابەش بکەن. ئەوە سروشتی کاری حیزبایەتیە. بەڵام ڕەنگە کە دابەشبوونەکە نێو کۆمەلگای گرتەوە مەترسیدار بێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن.